بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش خۆشحاڵم کە لە یەکی تر لەم بەرنامەگەلەوە دێنە لایەوەی خۆشەویست. ئازیزان، هێرشی ڕژیم و دار و دەستە ئیتلاعاتی و ئەمنیەتیەکانی هەتا دەگاتە ئەوانەی کە بە ئامرانی معروف و نەهی لە منکر خۆیان ئەناسێنن و ئیجازە بە خۆیان ئەدەن کە لە سەرەتاییترین ئەمرەکانی خەڵکا بە تایبەت ژنان دەخاڵەت بکەن و بە تەزەکوردان بە قۆڵ خۆیان و هێرشکردنە سەر ژنان و بێحورمەتیکردن بەوان هەوڵ بدەن کە بەر بە سەرەتاییترین ئازادیەکانی ژنان بگرن، هەتاکو ئەوەی کە ڕژیم ڕۆژ بە ڕۆژ لە هەوڵ و تەلاشایە کە سفرەی بەتاڵ و خاڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەتاڵتر بکات و بیان خاتە ژێر گوشارێکی هەرچی زیاترە و بۆ ئەوەی کە بتوانێ بە قەوڵی خۆیان کنترۆڵی وەزعیەت بە نەفعی سیاسەتگەل دژی ئینسانی ئەم ڕژیمە بکەن. ئەمانە وای کردووە کە لە بەرنامەی ئەم جارەی کۆمەڵە و هەڵسوڕاوانە چەند پرسیارێک هەڵبخڕێنین و داوا بکەین لە میوانی بەرنامەکەمان کە لەگەڵمان بەشدار بێت و ئەم تەوانانە گەنگەشە بکەین. لە بەرنامەی ئەم جارە داوام کردووە لە هاوڕێ سەلامی قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لەم بەرنامە لەگەڵم بێت و جواب بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێ سەلام، سەرەتا لەلایەن خۆمەوە بەخێراتن تەگەم بۆ ئەم بەرنامەیە و پێم خۆشە لە سەرەتا و یان وەکو یەکەم پرسیارم بپرسم بۆچی ڕژیم دیسانەوە دەستی داوەتە خێرشکردن بۆ سەر ژنان لە کاتێکدا کە بینیمان لە شۆڕشی ژینا بەملاوە ئەسڵەن بەگشتی ژنانی ئێران و ژنانێکە هەتاکو دوێنێ ڕژیم لە تەریق ئەو هێزانە و کە باسم کرد هەوڵی ئەدا کە بیان ترسێنێ و بیان تۆقێنێ و پێرش کاتە سەریان لەسەر جادەکان و بێسوکایەتیان پێ بکات، بەڵام لە بەرامبەریانە عەکسوڵعەمەڵیان لە خۆیان نیشاندا و وایان کرد کە ئەو ڕژیمە ئەسڵەن لە زۆر بوارە و هەوڵ بدات کە هەر جۆرێک هەیە ئەم جڕجانە وەرگەلە کە لە ژێر ناوگەل متەفاوتە سازمانیانی داگە عەلەیهی ژنانی ئێران ناوەکانیان گۆڕێ دووریان بخاتەوە و تەنانەت ئێستا دیسان دەسی داوەتەوە ئەم کارە. ئەمە بۆچییە یان لە چێو سەرچاواگرێ بەڕای تۆ؟ بەڵێ منەگەر لە یەکوشا بڵێم دەتوان بڵێم کە کۆماری ئیسلامی سەرێکی ترین هۆکار بۆ ئەو کردوانەی کە لەم ڕۆژانە دەیکات لە خیابانەکان و لەگەڵ ژنان دەگەڕێتەوە بۆ لاوازی ئەو حکوومەتە. کۆماری ئیسلامی ئەسترسێکی زۆری مانەوە نەمانەوەیە، یعنی لە قۆناغێک کە ئێستا تێدا دەژی ئەو جیاوازیەی لەگەڵ قۆناغێکەیە کە بازی ئوسوڵگەرا ئیسلاح تەڵەب هێشتا کاری دەکرد و ماجرا تەواو نەبوو. ئەو قۆناغێک بوو کە مەشروعیەتی ئەحساسی دەکرد بە بازی های انتخاباتی بەوەی کە مەسەلەن شەڕێکی زەرگەری انتخاباتی ڕێبخات و لەو ماجرایە کاتوانەیە فریوی کۆمەڵانی خەڵکدات و بیان کێشێتە پێی سنووقەکان بە دنیا دەڵێ مەشروعیەتم هەیە، بەحرانێکی مەشروعیەتی. بڵێ بۆ هەموو کەس ڕوونەوە بۆ کۆماری ئیسلامی ڕوونە لە ئەوتاقای فکریان کە دانیشن کە بەحرانی مەشروعیەت کە تەواوە بە هیچ شتێک حەل نابێ. ئەوەی کە ئەمڕۆ لەگەلی ڕوبەڕووهان وەزعیەتی دەست و پێلێدانە بۆ بەقا، ڕژیمە لە ڕژیمێکی بەقا مەحوەرە و ئەم ڕژیمە تەواوی ساڵەکانی ئاخری حکوومەتی شاکە بۆ خۆیان لە زیندانەکان کەسانی بە ئیسلاح سەرەکیان یان لە ناو جامعەی ئێرانە ئەو ئۆزاعیان دنبال کردووە و ئەو تاریخە دەزانن سعی دەکەن دەرز وەربگرن لە حکوومەتی شاهنشاهی و ئەوەی کە پیان وایە دەبێت بیکەن بۆ ئەوەی بەقایان تەزمینکەن ئەو کارە بکەن. ئەبینین لە بەرخوردهایی لە مەسائلێکی منتەقەیی کە دەرگیریان هەموو نیشانەکان لاوازیەکی زۆر سەرشۆڕانەی نیشاندا. ئەوەیە کە لە ڕووداوەکانی حوتی ئۆکتۆبر و ئەو مەسائلەی کە حماس پێشی هێنا تعەڕوزێکی گەورە تەنانەت نائینسانی تەنانەت کوێرانە بۆ سەر خەڵکی غەزە کرا. ڕۆژ 280 نەفەر لە فەرماندەهانی حزبوڵڵا تا ئێستا ڕۆژانە ڕاوکراون و لە گۆشەکەناری لوبنان کوژراون
ئەبی ئەوە هەزینەهایەکە کە ساڵها ئەوان کردیان بۆ ئەوی بەقای خۆیان بە جەهان تەحمیل بکەن بۆ ئەوەی لە ڕێگەی مزاحمەتای منتەقەییۆ بەقای خۆیان بە جەهان تەحمیل بکەن لە ڕێگەی سەرکوت و کوشتارێکیش کە لە خەڵکی ئێران دەیان کرد بە ئضافەی تەواوی ئەو بازیە انتخاباتی ئەوانەی کە دەیان کرد بە مەشروعیەت و بەقای خۆیان بۆ هەتایە تەزمین بکەن. بەڵام لە مەسائلی منتەقەییانە شکستێکی گەورە دەبینین. ئەبینی ئیسرائیل تەنانەت دای لە کۆنسولگەریان کە خاکی ئێران مەحسوب دەبێت لە درێژەی ئەوەی کە لە ناو خاکی ئێران کەسی بازجویی دەکرد ئیسرائیل لە ناو خاکی ئێران ترۆرهای زۆر دقیقی دەکرد بەوانێت ئەسنادی هەستەیی دەبردە دەرۆ لە درێژەی هەموو ئەو ڕسوایی و لاوازیانەی کە ئەمانە دەستگاهای ئیطلاعاتیان بە ئیسلاح بە مەسەلەن کێشانی کەسێکی سادەدڵ لە فەڕەنسەوە وەکو ڕۆحەڵای زەم مەسەلەن نیشان ئایانگەشت بە خەڵکی ئێران نیشان بن کە مەسەلەن دەستگاهای ئیطلاعاتیان چیەکە و چینەکە وەلێ ئیطلاعات ئیسرائیل نیشانیدا کە چەند ئەم ڕژیمە فەشەلە لە لەحاظی ئیطلاعاتی ئۆشتانێش ئەو هێرشانێشی کە درۆن و موشک و ئەو هەموو هەزینەی کە تەحمیلیان کرد بە خەڵکی ئێران لەو ڕووداوانەیشا تەواوی ئەو موشەکانە ئەنگار دقیقەن بە ئێرانیانەوەنا چون ئەو موشەکانی کە تۆ ئەینێ بە شوێنێکەوە دانەیەکی نادا لە گۆشەیە گۆلوت لە مناڵێک تۆزێک زامار بوو نیشانی داکەەوە حکوومەتە چەند لاوازە یەک ئەمە بە وزوحی دلیلی ئەسلیەتی و ئەوانیش یەک شتەزانن کە خەڵک لە حاڵەتێکە کە جامعە وەزیەتی جۆنبشی پێیا دەکا شاخەکای حسی خەڵک فرەتیژە خەڵک دەزانن کە تەواوی تەرەفهای دەرگیر لەگەل کۆماری ئیسلامی وڵاتانی ڕۆژاوایی و هەر تەرەفێکی دەرگیر لەگەل کۆماری ئیسلامی ئەو فاسڵە گەورەی کە لە بینی خەڵکی ئێران و حکوومەتی ئێرانە هەیە ئەوە بەحسێ بدێت ئەو ئاعتراز و ئەوەی کە خەڵکی ئێران نین لە حاڵەتێکی ئاشتی لەگەل حکوومەتەکەیانە ئەوە بەحسێ بدێت و خەڵکی ئێران بە ژن و بە پیاویۆ ئەو خەڵکەی کە لە 96 و جۆنبشی ژینە بەشداری کردووە زۆر بە باشی تەشخیصەدا کەی وەختی ئەوەیە خیزی نەهایی و خیزی بعدی لە ئاعترازاتی دەست پێ بکە. بە نەزەری من تەحلیلی خامنەیی و لە ئۆتاقی فکرەکانیان ئەوە بووە کە حەملە باشترین دفاعە حەملە باشترین دفاعە سعیان کرد کە باش هێرشێک و بە گاردگرتنێکی تازە وەسەند مەسەلەی حجاب حەل بووە لە کۆمەلگای ئێرانە ینی ئازاد پۆشی بووە بە یەک مافی بێ ئەمرا ئەولا وەختی خەڵکێک شتێک بە مافێکی بێ ئەمرا ئەولای خۆیان دەزانن و بە مبارزاتی مەدەنیان لێی کۆتان نایەن لەواقع ڕژیم خەریکە چموپەل دەکتێ بەڵام بەم گاردەی کە گرتوویەتی و چون لە شۆڕشی ژیناتا ئێستا سەرکوبەکانی بە ئاستێکی زۆر بەرزگەیاندووە و هیچ کاتێک لەو حەددا نەبووە لە ساڵانی ڕابردووە پێی وا بووە کە ئەتوانێت بەسڵ ئەم سەرکوتانە بکات و ئەم سەرکوتانە جۆرێک مەجال بەوە نەدا کە خەڵک ئەحساسیەوە بکەن کە بەهێزن بەڵام خەڵک وەختێ تەشخیصەدا کە بەهێزە بە ئەم جۆرە مزاحمەتانە هیچ ئەو حەسە ناگەڕێتەوە وەختێ خەڵکێک ترسی نەشکاوە هەتا ئەو ترسە نەشکێ هەزاران ئەحزابی ئوپۆزیسیۆن و جەریاناتی ئوپۆزیسیۆن قسە بۆ خەڵک بکەن کار ناکە هەتا لە جەریانی مەیدانی نەبەرد و لە ژیانی ڕۆژانیانە ئەو ترسیان نەشکێ وەختی ئەو ترسەشکە ئیتر هیچ هێزێک ناتوانێت بیگەڕێنێت و شوێنی خۆی لەو بابەتەوە من پێم وایە کۆماری ئیسلامی لە ئەستراب و ئەسترسی بەقایەکە کە تایە هەز هەوڵ دەدا بەو جۆرە کارانە ئیتمینانێک بۆ ڕیزەکانی خۆی یا بۆ خۆی بگەڕێنێتەوە بەڵام لە واقع حکوومەتەکان لە ساڵانێکی بحرانیە کە تووشی دەبنیسی ئەو بحرانانە بتوانن زاڵ بن بەسەریا یا زاڵ نەبن هەمیشە کەونە وەزعیەتێکەوە کە هەر تەسمیمێکە گرن غەڵاتە ئەگەر پاشەکشەیەکەن خەڵک جسارەتی زۆرتر دەبێتێتە بەرترەوە ئەگەر پاشەکشێ ناکەن جەنابەت فەرز بکە مەسەلەن بەیانی لە یەکێک لەو تعڕۆزانەی بە ژنان دەیکەن ماجرایەکی وەکو ماجرای زندەیات مەحسا ئەمینی ڕوو بدا و دووبارە بێتە جەرەقەیەک بۆ ئەترازاتی خەڵک یعنی من پێم وایە لە ئۆتاقی فکرەکانیان وەختی ساعەتها قساکەن گزینەی دروست نییە تا مەسەلەن لە بینی گزینەی غەڵەت و دروسە
لە نەتیجەی ئەو بەحسانێکە ئەیکەن و لێکدانەوانە و سەبک سەنگینانەی کە ئەیکەن بە نەتیجەی دروست بگەن ئەسن نەتیجەی دروستێک وجودی نیە نەتیجەی سەلام من گەرەکم هەر لە درێژەی ئەم پرسیارە ئەو پرسیارەش لێ بکەم کە دیارەوە خۆتیش خەریکی ئاماژەی پێدەی گەرەکم بزانم ئایا بەڕاستی ڕژیمە توانێ کۆنتڕۆڵی ئەم خواستانە یان کۆنتڕۆڵی ئەم مافانەی ژنان بکات کە ئەوان بە درێژایی شۆڕشی ژینا و ژنجیان ئازادی بەدەستیان هێناوە هەوڵیاندا کە بێسلاح لە بەرانبەر قانونێکی تا سەرێسقان ارتجاعیە کەم ڕژیمە ساڵهای ساڵ هەوڵی دابوو لە ڕێگان و ئاوەخسان و تمۆرگانگەل سەرکوتگەرە و ژنان مەجبور بە پۆشینی حجابی ئجباری مەجبور بە ڕعایەتکردنی ئوسوڵی کە زۆرتر ئوسوڵی ماڵی خودی تەنانەت مەلاکانیش نەبوو لە ماڵی خۆشیانەوەیان ناکرد بەڵام گەرەگیان کۆمەڵگا جوابیان بداتەوە ئایا ئەم کۆنتڕۆڵی پێکرێت؟ نا بە دڵنیاییەوە و تەوزیحەکەیشمەوەیە کاگەسەد دەزانین لە جوامعی کە جوامعێکی متعارفن بەرحاڵ بە عرفی موجودی دنیا بۆ نمونە لە وڵاتانی ئوروپایی کە بۆ خۆدیەکە لە وڵاتانە دەژیت و لە وڵاتانی کە بە ئیسلاح دموکراسیەکی نیمبەند هەیە و انتخاباتێکی ئەوانە وەختێ بەحسەکەی لە ڕووداوەکان و مەسائلەکان بۆ نمونە لە دەورەیە کاممکنە ئەحزابی ڕاستکەدا بێنی لە دەورەیە کاممکنە ئەحزابی چەپگەر زیاتر لە سەرحی بازیهای سیاسی و تەبلیغاتی سیاسی و چۆنیانەوێ بەهرەبەرداری بکەن لە مەسەلەن زۆربوونی مهاجرەت ئەتوانێت بێتە مەسئلەیەکی اجتماعی کە مەسەلەن جەریاناتی سیاسی بەهرەبەرداری لێ بکەن بۆ ئەوەی ئەو دەورەیە بتوانن ڕای خەڵک بەرەو خۆیان ڕابکێشن لەو وڵاتانە تۆ لە سەرحی مەسائلە قسەکەی لە شتەکان و تحلیلی دەکەی بەڵام لە وڵاتێکی وەکو ئێرانە کە شتەکان بە تەدریج و لە لەحاظی ئیجتماعی و دروست بووە و مەسئلەیەکە وەزعیەتێکە ئێستا جامعی ئێرانی تایە وەزعیەتێکە کە ڕیشەی ئیجتماعی هەیە و انقلابی ژینە نە بە معنای تەغییر لە مناسباتی تەولیدا بەڵام بە معنای تەغییری موقعیەتی یەک قشری ئیجتماعی یەک جنبشی یەک انقلابی ئیجتماعیە و بە ژن و بە پیا و جامعە لە سەرحێکی ئیجتماعی ئەمی قادەگیری هەیە و لەم جۆرە وەزیەتانە زۆر عەمیقتر و کەلانتر تحلیلەکان ئەتوانێت جواب بداتەوە و لە جامعەشناسیە بەحسێکەیە بە ناوی عەمەڵیەت و ساختار وەختێ ساختارێک مشکڵی هەیە و ئەو ساختارە بە مرور مشکل ناسازگاری ئەو ساختارە لەگەڵ شوێنێکە تایە ئەو ساختارە وجودیەیە دەردەکەوێت لە نەتیجەی تەغییری نەسلەکان ئەو ناسازگاریە دەربڕینیشی عمومیەت پێیا دەکا ئەو وەختە عاملیەت دروستە بێ و عاملیەتیش عاملیەتی وەکو عەرزم کردی حزبێکی مشەخەص دوو جەریانی ئۆپۆزیسیۆن یا لەم سەرحێکی انتخاباتی دەورەیی یانە عاملیەتێکی تاریخی و ئیجتماعیە تاریخیە بۆ ئەوەی بە مروری زەمان شکلی گرتووە لە 100 و 200 و 300 شکلی نەگرتووە و ئیجتماعیشە بەو معنایە کە لە سەرحێکی بەرینی ئیجتماعیە خەڵک دەرگیریان وەختێ لەو ئاستا مەسئلەیەک عمق پەیا دەکا و لەو ئاستا نەتیجەی تەغییراتێکی تەغییراتی جۆرە و جۆرە لەو جامعە بە نەزەری من ئەگەر حزب حکوومەتێک مەسەلەن بە تەجروبە بە مروری حاکمیەتی گەیشتوێ بە دەرکێکی دروست لە مەسائل سعی دەکا ئەو ساختارە بگۆڕێت وهاکە بگونجێت لەگەڵ ئەو جامعە لەبەرەوە ئەو عاملیەتە وەکو ئاوێک وایە وەختێ کۆ بێتەوە تۆ ئەگەر ڕێگەی بۆ نەکەیتۆ ئەوە ئەتوانێ مانعی بەردەمی خۆی هەڵتەکێنێ بە نەزەری من ئەوەی کە سەرانی کۆماری ئیسلامی لێی تێناگەن ئەوەی کە پێیان وایە بە مەسەلەن فلانە بەرخورد فلانە سەرکوت چۆن ئەتوانن 6 مانگ ساڵێ 2 ساڵ 3 ساڵ مەسئلەیە پەس و پێشخەن
پێیان وایە هەموو شتێک لە کۆنتترۆلی ئینسانایە، هەموو شتێک لە کۆنتترۆلی حکوومەت و دەسەڵاتدارانایە. ئەوەی کە لێ تێناگەن ئەوەیە کە نا مەسائل وەختی عمقی ئیجتماعی پێیاکەن ئیتر لە کۆنتترۆلی کەسان نییە. تۆ ناتوانانی جلی ئارەزوەکانی خۆتکەی بەبەر واقعیەتە. واقعیت بەهێزتر لەوەیە و من پێم وایە ئەوەی کە ئێمە مشاهدەی دەکەیت لە هەموو ئەو بوارانەی کە حکوومەتە حساسیەتی پێ هەیە بەتایبەت لە مەسائلی داخلی و لە کێبەرکی حکوومەت و خەڵکی ئێرانە بە نەزەری من هەر دوجار حکوومەتەکە ئەگەر متوەجە نابێ کە متوەجە نابێ دوجار حکوومەتێکە ئەبێ مل بدا بەو هێزە بەرینە کۆمەڵایەتیە. یان لە بەرامبەر ئەم هێرشانەی کە ڕژیم لە مانگل گوزەشتا زۆرتر هەوڵی داوەکە هێرشی زۆرتر بۆ سەر ژنان بکاتوانە، هەڵوێستی ژنان بەرامبەر بەم کردەوانی ڕژیم چۆنە بینی؟ من خۆم زۆر جار تعقیبم کردووە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو فەیسبوک، ئینستاگرام یا ئەو پلاتفۆرمانەی کە ئیسفادە لێکرێت، ئەبینی کە جورئەتێکە یان هەڵسوکەوتێکە ژنان لەگەڵ ڕژیم و لەگەڵ عاملینی ڕژیم ئەیکەن ئەسان یانێ کە سێری ئەەکەی وەکو حتا بواری تاریخیەکەیشی سێریەکەی هەر لە چواردەیە ڕابردووە لە مبارزەی ژنان لەگەڵ ڕژیمە، ئەسان هەڵوێستێکی زۆر جەسوورانە نەترسانەست و جواب بەم دەمۆچاوە وەحشی گەرانەی کە بە ڕژیم لە تەرێق دروستکردنی یان نێتە ناو شەقامەکان بۆ عەزیەتکردنی ژنان جواب ئێمانە نادەنەوە تەنانەت لە مقابڵیان ئەوێستنەوە. ئەم هەڵوێستانە چۆنە بینی؟ بەڵێت بەنزەی من نزیکترین ڕووداوگەلێک کە توانین تایە ئاستی هوشیاری ژنان و بەعام کۆمەلگا ئاستی هوشیاری و تاکتیکایە ئەفتکار ئەمەڵهایە کە بەکار دەبرێت هوشمەندی خەڵک تایە ببینین ڕووداوەکانی نەورۆزە. تەبیعەتەن هەمیشە جیاوازیەکی گەورە هەیە لە ئاستی سەراسەری تا ئاستی کوردستان، بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان لە ڕووداوەکانی نەورۆزە خەڵک بە ژنان و بە پیاوان ئەنگار بڕیاریاندا بوو یەک نەفەر لە ماڵ و دانەنیشێ، ئەنی ئەحساس دەکرد تەنها کەسانێکی پیر کە نەخۆش بوون و یا کەسانی کە نەخۆش بوون و لە سەرجێ بوون نەیانتوانی بۆ بێنە دەرەوە، خەڵک لە ئاستێکی بەری ناتوەتە دەرەوە. لەبەرەوە نەورۆزەکان خەڵکە زانن نەورۆزەکان هیچ پاساوی هەڵناگرێ، بەتایبەت وەختی ئەو شەپۆ لە بەرینە لە حزوری خەڵک دەبینن ئیتر حکوومەت جورئەتی تەعەڕوز ناکە، ئاگاهانە تعدادی خۆیانیان بە ڕۆخی نیروهای ڕژیمە ئەکێشا، چون تەبیعەتەن سەرانی ڕژیم لەسەرەوە باش دەزانن، وەلێ نیروهایە کە خامنەی مۆدام سوخنڕانیەکانی دەکات و ئەنگار ئەحساسەکەی بۆ خەڵکی وڵاتێکی تری دەکات، لە واقعیشا بۆ خەڵکی وڵاتێکی تری دەکات، ینی ئەوانەی کە حاڵەیەک لە فری و لە بەرچاویانە ڕاگیراوە فری و مەنافع هێزەکانی میانی و ڕەداهای خوارۆن کە ئەوانە مۆدام سەرانی ڕژیم لەسەرەوە ترسیان لەوەیە کە ئەو هێزە میانی و هێزەکانیان لە خوارۆ متوەجەی ئەوە ببن کە ئەو ڕژیمە ئایندەیەکی نییە، متوەجەی ئەوە ببن کە ئەو ڕژیمە و ئەو خەڵکە دوجار بە هیچ سازگاریەک لەگەل یەک پەیاناکەن و ئەوزاع لەوە تێپەڕیوە. ئەبینی سوخنڕانیەکانی خامنەی بە شێوەیەکی کامەڵان ئاشکرا معلومە بۆ ئەقەلیەتێکی نظامی لە ڕەداهای میانی و خوارەوە دەکرێت و خەڵکی زۆر هوشمەندانە بە نەزەر من کچان و کوڕانی ئازادی خواز، ژنان و پیاوانی ئازادی خواز زۆر هوشمەندانە لە هەموو ئاستەکانی جۆرێک لە هوشمەندی دەبینی، یەک لە تعداد، دوو لە پوشش، سێ ئەحساس دەکرد ئەو ژنەیش کە بۆ خۆی باوەڕی بە حجابەیە لە نەورۆزەکان وەکو ڕێژەیەک مانۆڕێکی هێز ئاستێکی بەرینتر لە ئازاد پۆشی دەبینی،
یا ئازادنمایی ممکنە کەسێکیش حتا وەکو ئەکتێکی سیاسی لەو ڕۆژە ئەو پوششەی لەعین حاڵەوە ممکنە باوەڕێکی بە حجاب بێ. ئەدبینی زۆر لە ئاستێکی بەرینترە، ئەدبینی کچانی گەنج ئەغڵب لباسی پێشمەرگانیان لەبەرە، ئەغڵب مدلی جۆراوجۆری لباسی پێشمەرگانە، چ لەوانەی لە ڕۆژاوا لەبەر کراوە، چ لەوانەی پێشمەرگای ژن بە درێژایی مێژووی کوردستان لەبەری کردووە. و ئەمیشە پەیامێکی تیا بوو کە من ئامادەی ڕەزمە. ئەوە پەیامێکی تیا بوو بۆ ئەو مەلاکۆنە پەرستانەیش کە لەملاو لێرە و لەوێ قسەیان دەکرد کە هەر گونە مزاحمەتێکی نظامی لە کوردستانە بۆ ئازادی تاک، بۆ ئازادی پوشش، ئەو شتانە لەگەل هەمان جۆنبەش ڕوبەڕوو دەبێتەوە کە داعشی پۆزەی داعشی بە خاک ماڵی. یعنی تۆ لە هەموو کردەوەکانە پەیامێکت دەبینی، مەسەجێکت دەبینی. هیچ حزوری پیاوان و مەجالێکە دابوویان تۆ سیمای ڕەهبەری کۆنەندەی ئەم حرەکەتانە ئەغڵب ژنان دەبینی. هیچ اتفاقی نەبوو کە تۆ لە هەموو شادی دەربڕینەکان، لە هەموو هەڵپەڕکی ئەوانەکان زۆرتر سیمای ژنانت دەبینی. یعنی ئاگاهانە لەو جامعە پیاوان ڕەهبەری دەورەیەکی مشەخەسیان بە ژنان سپارد بوو. بە نەزەر من پەیامەکە مەسەجەکە زۆر زۆر ڕۆشن بوو و هەروەها لە ئەبتکار عەمەڵێکە جیا لە لباسی ڕەزم، لە پوششێکە مەسەلەن بەکاردەهات، لە داهێنانێکە لە پوشش بەکار هاتووە. ئەوانە هەموو ئەوانە نیشانی دەداکە ئەو نەسڵێکە کە ئەیەوێ خۆی دەرببڕێت، ئەیەوێت خۆی واکە هەیە ڕێگەی پێ بدرێت و لە بەتەواوی مشکلاتێکی اقتصادیش کە حاکمە بەسەر ئێرانە، فەرد و فەردیەت و ئەوەی کە من ئەوەی کە هەم قبول بکرێت، هەموو ئەوانە پەیامای ڕۆشنێ بوو کادرا. و ئەبینین لەو ڕۆژانەی شاکاو تەعەڕوزانە لە خیابان دەستی پێ کردووە، چ لە سەرحی سەراسەری چ لە سەرحی کوردستان من نەمبینیوە جورئەتکەن کە بەڕاستی تەعەڕوزێک بکەن. و جالبە ئامارەکان نیشانی دەدا کە چەندین بەرابەر لە ساڵانی تر توریزم بۆ کوردستان بووە و لە سەرحی سەراسەری ئەم مشاهدەی ئەم سەرحە لە ڕێکخراوەیی، ئەم سەرحە لە حرەکەتی ڕێکخرا و ئاگاهانە و ئەم ڕوودەڕووی و جسارەتە شۆڕش گێڕانەی کوردستان یەکێک لەو شتانەیە کە بووەتە هۆی ئەوەی کە خەڵک لە سەرحی سەراسەری تەمایلێکی زۆرترە بەوەی کە بێ بۆ کوردستان و ببینێ. من نەمبیستووە لە کوردستان جورئەتیان کردبێت تەعەڕوز بکەن کە خەڵک مەجبور بن ڕوودەڕوویان بنەوە، بەڵام چەندین ویدیۆم بینیوە لە سەرحی سەراسەری کە نیشان دەدات کە ئەم هەموو ناوەی دەیگۆڕن، حجاببان، سەفیری، مهر، فڵان فیسار، ئەم هەموو ناوە کە دەیگۆڕن دوجار ئەوانن کە دەبێ پاشەکشێ بکەن و ژنان نیشانیان داوە کە بەرگەشت پەزیر نییە. ئەوەی کە کراوە دایکانی گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا لە پەیامێکە کە بەیانێکە کە بینیم لێیان ئەویان تاکید کردبوو کە بەرگەشت پەزیر نییە دەستکەوتەکانی ئەو شۆڕشە. بەڵێ وەک لە سەرەتای بەرنامەکەی شاماژمدا ڕۆژ بە ڕۆژ گرانی و هەڵاوسان یان تەوەڕم لەسەر سفرێ بەتاڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش وەکەم دەرامەدی کۆمەلگا فشار دروستەکاوە، ئەوانە خاتەجێر فشارێکی زۆر سەختەوە. هەژار ڕاگررتنی کۆمەلگا ژیانی خەڵک بەرەو کوێ ئەبات؟ یعنی ئەم وەزعەیەکە ڕژیم بە بێسلاح لە ڕەغمی ئەو تەحریمانەی کە لەسەر کۆماری ئیسلامیە وەکو ڕژیم و بەڵامە بینین ئەم تەحریمانە تەسیری ڕاستەوخۆی لەسەر سفرەی خەڵک هەیە، لەسەر ژیانی خەڵک هەیە، لەسەر وەزعیەتی بێسلاح لە دەوا و دەرمانە و بیگرە تا خوێندن و تا بارهێنان و تا ئەسڵ بەڕێوەبردننی ژیانێکی مەمرە و مەژی کە پێشتر ئاماژە پێ ئەکراوە دەوتراکەوە ڕژیم وای کردووە کە خەڵک تیکێنانی مەمرە و مەژیان هەبێ، ئەوەش نەماوە. پێت وایە ئەمە ژیانی خەڵک و کۆمەلگا بەرەو کوێ بات؟ بەڵێ کاگە سەد حکوومەتەکان لە دنیا ئەرکیانەوەیە
وڵات و منابعی وڵات ئەمانەتێکە بەدەستیانەوە ئەرکیان ئەوەیە کۆمەلگا لە لەحازی ئیداری لە لەحازی ساختاری ئیداری وا ڕێک بخەن ئەوە منابع وا ئەو مەسالە ئیداریە ڕێک بخەن کە منابع بە شوێنی مەوردی نیاز بگات وە ژیانی خەڵک بگزەرێت. ئەگەر حکوومەت ئەمەی کرد ئەوە ئەو حکوومەتە ئەو کۆمەلگا لە حاڵەتی خۆیەتی ئێستاد بەرەو پێشەچێ ژیان بەرەو پێشەچێ و خەڵکیش حکوومەت بە حکوومەتی خۆی دەزانێ و مەسئلەی حکوومەت مەسئلەی خەڵکیشە. بەڵام ئەگەر ئەمەیان نەکرد یا ئاگاهانە یا لە نەتیجەی ناکارامەدی ئیداریەوە لە نەتیجەی ناکارامەدی لێ نەزانی کە بەنظر من لە مەوردی جمهوری ئیسلامی و هەردووکی هەیە. یەکی ئەمانە فقط مجموعەیە عەقیدەی ئیدۆلۆژین کە ئەو ئیدۆلۆژیە هیچ ڕەبتێکی بە نیازەکانی جامعەوە نیە. ئیدۆلۆژیەکی دواکەوتوانە گەرەێکیانە جامعە بگەڕێنەوە بۆ ئەو قۆناغە مێژوویانەی کە هەزاران ساڵە کۆمەلگاکان لێ تێپەڕیون و ئەمە خۆی لە خۆیان تۆ بە شێوەیەکی ئێرادی و دەستوری بتەوێت جامعەیە گەڕێنی تۆ بۆ قۆناغێکی مشخص ئەمە خۆی لە خۆیان لەواقع ئەحمەقانەز ئەبلەهانەز شتێک نییە لە واقعیەتا بتوانێت بچێتە بەرەوە. لەلایەکی تریش کۆمەلگای ئێرانە و کۆمەلگانیە جالبە کە کۆمەلگای ئێران لە وڵاتانی خاوەرمیانە ئەو وەختێکی کە شۆڕشی بەناو ئیسلامی بەسەریا تەحمیل دەبێ نائیسلامی ترین کۆمەلگایە لەبەرەوەی کە لە نەتیجەی ساڵها حزوری ئەحزابی چەپ لەو جامعە و لە نەتیجەی جنبشا و مبارزاتی جۆرەوجۆرێکۆ کە لە سەردەمی مەشروتەوە دەست پێ دەکا ئەو کۆمەلگا هەرچی زیاتر کۆمەلگایەکی واقعان سێکولارە واقعا کۆمەلگایەکی سێکولارە. بەڵام ناکارامەدیەکانی حکوومەتی شاهنشایی فەسادێکە لە دەورەی حکوومەتی شاهنشاییە بوو سەرکوتێکە لە دەورەی حکوومەتی شاهنشاییە بوو و بە ئیزافەی استفادەیەکی ئیمپریالیستی کە بلەخەرا سعیان کرد کە هەموو ئیمکاناتی ئەوە فراهەمکەن کە خومەینی وەکو ڕاهبەری ئەو دەورە تاریخیە تەحمیڵێ بە جامعە ئێران لەبەرەوەی چەپ لەو دەورەیانەیەتە سەرکە وابینی ئەو قینە کە لەناو خەڵکا دروست بوو. من دەمەوێت گەڕێمەوە سەر ئەو پرسیارەی جەنابەت کە وەختی حکوومەتێک بە هەر دەلیلێک کۆمەلگا لە مەحرومیەتا دەهێڵێتەوە کۆمەلگا لە مەحرومیەتا دەمێنێتەوە دەورە بۆ دەورە ئەم شخصیت و ئەو شخصیەتی حکوومەتی اعتما دەکات دووبارە ئەبینێ دەر هەر بە قەولی فارسی بەرهەمان پاشنەمی شەرخە ئەو وەختە خەڵک بە نفرەتێکی بەرین دەگەر لەو حکوومەتە لە هەر فرسەتێک ئەو حکوومەتە ئەگەر تووشی شەڕێک بێ شەڕی ئەو حکوومەتە لەگەل هەر هێزێکی دەرەکی شەڕی خەڵک ئەو کۆمەلگانیە شەڕی ئەو حکوومەتەیە لەگەل حکوومەتێکی تر و هەموو تەرەفای مربوط بۆ حکوومەتە ئەوە دەزانن یەک خەڵک هیچ ڕەبتێک بۆ حکوومەتەوە نابین و متاسفانە ئەوەیش دوور لە ئینتزار نییە لە تەحەوڵاتێکە کە خەڵک بێتە بەرۆ ممکنە هەموو ملاحەزاتی حقوقی بەشەری کە ئینسان لە حاڵەتێکە کە ئاگاهانە عەمەڵ دەکات و هەر کەسێک ئەو ملاحەزاتە ئینسانیی ببێ لە نەوعی بەرخۆردە تا بە سەرانی کۆماری ئیسلامی ئەو خەڵک بە وەها وەزعیە تێگەیشتووە لە ژیانیا وەها چەقیوە لە ئەنواع و ئەقسامی مشکلات و موسیبەتایەکە وەها ژیانی موسیبەت بار بووە. من دڵنیام لە تەحەوڵاتێکە کە ئەو سەدە و ئەو مانعە ئەو شەپۆلی خەڵکە ئەو سەدە ئەڕوخێنێ لەو تەحەوڵاتە خەڵک گوێ لە کەس ناگەن ینی بە هەزاران خەڵکی تووڕە و پڕ لە قین و پڕ لە تووڕەی و نەفرەت پیا دەبن کە ئەبینی بینیشمان لە شۆڕشی ژینە لە شوێنایەکە سەر مەعمورانی حکوومەتیان تەحقیر دەکرد لە شوێنایەکە مەعمورانی حکوومەت بە فەجیعترین شێوە ئەبوونە قوربانی قین و نەفرەتی خەڵک و ئەوەیش سەرانی حکوومەت ڕەدەهای پایینی نیروهای نظامی ئەوانە ئەزانن. من پەیوەندیایەکە لەگەن ناوە هەمە هەتا لەو دەورانەی شۆڕشی ژینە ئەوەیان دەیانوت کە مەعمورەکە بوو ئەتیگرت وەلێ مەجالیەدا بڕۆی ئەیتوانی بتگرێ وەلێ هینی ناکرد هەوڵی نادا بتگرێ و وەختێ تێپەڕی لایەنەوە ئەیانوت ئێمە و ئەو لیباس ڕەشانە جیاین کە نیروهای ویژە بوون یانوت کە
ینی هەوڵیان دەدا و پەیامە بدەن بە خەڵک کە نفرەتی خەڵک ڕوو لە ئەوانە نەکا. بەشێکی زۆری نیروهای نظامی سعیان دەکرد لە خۆیان لە ئەو لباس ڕەشانە کە گاردی ویژە بوون جیا بکەنەوە و لە ڕووداوەکانی داهاتووە بۆ هەموو کەسێک ئەوە ڕوونە ئەبینین کە کەسێک مەسەلەن پەروەندەیەکی بەسیجی بوو لە شوێنێکدا بمەزرێت یا مەسەلەن کۆمەکێکی ناچیجی پێ بکرێتی ئەبینی مەجبور دەکرا بێت ویددیۆدا بنێ و داوای بەخشش لە خەڵک بکە حتا ئەوەندە مەوجی تووڕەی کۆمەڵایەتی بەهێز بوو کەسێک مەسەلەن شکلاتێکی تعارف دەکرد بەسەر و کۆمار کە لە هەر شوێنێکی دنیا تەبیعەتەن شەهروەندێک وەختی سەر و کۆمارە بینێ ناخوداگا ممکنە مەسەلەن مەرحەبایەکیشی بکە وەلێ خەڵک وەها تەحسینی ئەو خانمەیان کرد کە پشتی کرد لە ڕئیسی وەها تەقبیحی ئەو کارەی ئەو دوکانداریان کرد کە مەجبور بوو هاو مەزەرت خای کرد. من ئەمەوێ ئەوەتان ئەرزکەم کە ئەو مەوجە بەهێزە لە تووڕەی و لە قین هیچ جۆرە پاساوێک چ لەلایەن سەلیبریتیەکانەوە چ لەلایەن هەر چێرەیەک و بە بۆنی فوتباڵە خۆشیان دەوێت بە بۆنەی هونەرێک و خۆشیان دەوێت بە بۆنەی بازیگەرێکی معروفە خەڵک هیچ پاساوێک نایەنێتەوە ئەبینی ئەو قین و تووڕەیە ئێمە هەموو نیشانەکانی دەبینین کە هەرموو چێهرەهای بەناوبانگی سایەکەن خۆیان لەوەی بنە تارگەتی ئەو تووڕەیەی خەڵک بشارنەوە و حکوومەت و سەرانی حکوومەت من پێم وایە خودی حکوومەت احتمالێکی زۆری نییە ئەحساس دەکات لە خوار و سەرانی حکوومەت خەریکن و پەیامادەن بە خەڵکە ئەگەر ئەترازێکی تریش ببێ بەدەن لایەهای خواری حکوومەت ئێمە ئەو جورئەتەی جارانمان نییە ئەو تەعەڕوزەی جاران ناکەین و من پێم وایە ئەوەی کە خۆیان ئەو گۆمی فەقر و هەژاریە ئەو گۆمی موسیبەتەی کە ئەوان لە کۆمەلگای ئێرانە لە نەتیجەی بەنظری من بەشێکی نالیاقەتیەکانیانە کۆمەلگای ئێران حکوومەتی ئێران وەکو ماشینێکە کە فەرمانەکەی لە دەستی ڕانندە دەرچووە و هەر لەحزە ممکنە بدا بە شوێنێکا بوێسێتەوە یان لە دەڕێک و بچێتە خوارەوە لە لەحازی اقتصادی و فەرمان لە دەستیان دەرچووە لە لەحازی منتەقەیی و ئیتر هەموو هەزینەهایە کە هەموو ساڵانە کردویانە هیچ خەریدارێکی نییە لە لەحازی خەڵک و تەوازونی هێزیان لەگە خەڵکوکە ئەو وەزیەتیانە لە هەموو لەحازەکان و لە لەحازی ئیدۆلۆژی و فەرهەنگی متەجعانەیانەوە کە ئەسڵ ئینقلابێک کراوە هەموو لە ئەزهانی خەڵکە ئینقلابێک کراوە هەموو ئەمانە نیشان دەدا کە مەوجی نفرەتێکە بۆ خۆیان دروستیان کردووە درەنگیا زوو لە ماوەی زۆر کورت ماوەیان میان ماوە ئەتوانێت مەسائل و ڕووداوهایەکی لێ بکەوێتەوە کە ممکنە خۆشایەندی هیچ کەسێک نەبێ ینی هەروە کە دەرد و ئازاریان لەو ساڵانە بە خەڵکداوە من پێم وایە پرۆسەی تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی پرۆسەیەکە بێ پڕ ئازار دەبێ بۆ ئەوانیش. هاوڕە سەلام ببوورە کاتی بەرنامەکەم ڕوو لە کۆتایی بەڵام پێم خۆشە وەکو دوایین پرسیارەوەت لێ بپرسم کە بەرە ڕۆژی جیهانی چینی کرێکار یەکی ئەیار ئەڕۆین پێت وایە باتۆ جۆ یا لە پەرتەوە ئەو قسانەیەکە کردمان ئەم ڕۆژە لە شارەکانی ئێران و کوردستان بەتایبەت لە کوردستان لە چه کەش و هەوایەکە بڕێوە بچێت؟ پێم وایە ئەو کەشەوە کەشەوەیەکی ئاعترازیە کۆمەلگای ئێران لە کۆمەلگایەکە کە لە بارودۆخێکی جنبشیە دەژی لە بارودۆخێکا دەژی کە هەموو حرەکەتی حکوومەت و خەڵک جۆرێ لە کێبەرکەیتیایە لە ڕۆژانەی ژیانە لە ڕێگەی مبارزاتی مەدەنیەوە تا مەسەلەن ئەو شوێنانەی کە ساڵگەردها و جژنهایەکە کە وەکو نەورۆز و ئەوانە هەمووی مۆرکی ئەو کێبەرکەیی پێوەیە پێم وایە یەکیمەیش یەکێک لەو ڕووداوانەیە کە مۆرکی ئەو کێبەرکەوەی پێوەیە بەڵام بەهۆی ئەوەی کە یەکیمەی وەکو نەورۆز یەک جەژنی مەرسومێک نییە کە بە سەدحی هەزاران نەفەری و هەموو کەسێک واقف بێ و یا هەموو کەسێک ئەحساسی ئەو ئەمنیەتە بکە کە وەکو نەورۆز بێ بەشداری تیا بکە تەبیعەتەن لە حەزمی خۆی و لە شکل و شێوەی خۆیان من پێم وایە جەژنی یەکیمەیش ڕۆژی جیهانی کرێکار مۆرکی ئەو وەزیەتەی پێوە دەبێ لە ساڵان زیاتر پێشوازی لێ دەکرێت
و بەعیدیش نییە کە حکوومەت بۆ زەبرنواندن کە ئەو ڕۆژانە سعی دەکات زەبر بنوێنێ سعی بکە تعڕزی پێ بکە، بەڵام پێم وایە ترسی فعالینی کرێکاری و خەڵک ڕژاوە وەسەی دەکات لە هەر فرسەتێکە ئەوەی کە ترسی نییە نیشان بدا. من پێم وایە لە ساڵان باشتر نەبێ بێستر نابێت و هیواداریشم کە بتوانێت کە بەرەو ئەوە بچین کە کۆمەلگای کوردستان هەر وەکو تا ئێستا نیشانی داوە نیشانی بدا کۆمەلگای یەکیمەی و هەشتی مارس و نەورۆزە کۆمەلگایەکە کە ماهیەت و ناوڕۆکی و کۆمەلگا لەگەل ئەو جۆرە لە ئاگاهی و لەگەل ئەو جۆرە لە خۆناسی یەک دەگرێتەوە کە تا ئێستاش نیشانی داوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ سەلام قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا کە لە بەرنامەیەم جارەی کۆمەڵە هەڵسوڕاوانە لەگەڵمان بوویت. بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان ئەوەی کە بینیتان قسە باسێک بوو لەگەڵ هاوڕێ سەلامی قادری سەبارەت بە هەڵسو کۆتەکانی ڕژیم لەسەر حجابی زۆرە ملی بەرامبەر بە ژنان و هەروەها ئەو هێرشەی کە بۆ سەر ژیان و وەزع و معیشەتی خەڵک لە ئێران شدەتی پێداوە کە لەم بەرنامەدا قسە و باسمان لەسەر کرد. هەروەها پێم خۆشە پێدان ڕابگەێنم کە لە ڕۆژی 1 ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکاردا تلڤیزیۆنی کۆمەڵە بەرنامەی تایبەتیە بێت داوا لە هەموو هەڵسوڕاوان و هەموو ئەو کەسانێک کە دڵیان بۆ ئازادی و بەرابەری بۆ مافی کرێکاران بۆ گەیشتن بە دنیایەکی شاد و بەختەوە لێ ئەدات داواتان لێکم لەو ڕۆژە لە ڕێگەی ناردنی کورتە ویدیۆ لە ڕێگەی ناردنی راپۆرت و لە ڕێگەی ناردنی ئەو گزارش و پەیوەندیانەیە کە لە ڕێگە گونجاوەکانەوە کە خۆتان بەباشی ئەزانن پەیوەندی بە تلڤیزیۆنی کۆمەڵە بکەن کە تا وەکو هەمیشە ببێت بە دەنگ و ڕەنگی ئێوە لەو ڕۆژەدا و راپۆرتەکانتان بڵاو بێتەوە. دیسان سپاسدان دەکەم کە هاوڕێی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان بوون تا بەرنامێکی تر کاتێکی شات.